بە بۆنەی ڕۆژی خۆشەویستیەوە لە سەنتەری تالاسیمای هەولێر ڕێکخراوی فامکۆ بە بەخشینەوەی دیاری و شیرینی و پێداویستیە پزیشکە سەرەکیەکانی ئەم نەخۆشیە ئەم ڕۆژەیان بەرز ڕاگرت و چەند ساتێک خەندە و دڵخۆشیان خستە سەرلێوی ئەم نەخۆشانەی کە لەم سەنتەرە چارەسەریان وەردەگرت. دیارە ئێمە ڕێکخراوی فامکۆ ساڵانە هەموو ساڵێک لە هەمان شوێن لە سەنتەری تالاسیما لە هەولێر چالاکی ئەنجام بدەین و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش وەکو ساڵانی تر توانیمان بۆ ساتێک بێ خەندێک بخێنە سەر لێی و منداڵانە کە بە چای خۆتان بینیتان لە ڕێگای بەخشینەوەی دیاری و کێک و کۆبەڵی پێداویستی پزیشکیمان بۆیان دابین کرد. خۆشحاڵ بووین بەڕاستی کە خەندەکانی ئەوانمان دەبینی ئێمە پێی خۆشحاڵ دەبووین. وەک خۆتان دەزانن سەنتەری تالاسیما وەکو نەخۆشخانەی تر نییە. ئەو نەخۆشانەی کە لێرەن بێگومان نەخۆشی درێژخایانیان هەیە. ڕۆژانە پێویستیان بە دەرمانە. چاردەی دوو کە ڕۆژی ڤالانتاینە ڕۆژی خۆشەویستیە ئێمە بە ئەرکی خۆمانزانی ئەو ڕۆژە بەرزڕاگرین بۆ گۆڕینەوەی خۆشەویستی و گەڕانەوەی هیوا بۆ منداڵانی توشبووی تەلاسیمیا کە لێرە دەبینین کۆمەڵک منداڵی تێدایە ڕۆژانە دێن خوێن دەگۆڕن و خوێن وەردەگرن ویستمان لە نزیکەوە ئەگەر بە دیارێکی کەمیش بیتن بە شیرینێکیش بیتن هاوخەمی ئەوان بین پێیان بڵێن ئێمەش لەگەڵتانین ئێمەش لە دەرەوەی ڕێکخراومان هەیە بەڵام هەوڵ دەدەین بە زۆرترین ڕێژە سەردانی ئەو خەڵکانە بکەین کە سپۆنسەرمان بکەن کە دیاریمان بدەنێ دەرمانمان بدەنێ ئەو پێداویستیانەی کە لەو نەخۆشیە نەخۆشخانەیە زەڕورە بەلایەنی کەم چەند عەدەدێک بینین تاکو بتوانین ئەگەر هیچیش نەبی بۆ ماوەی دووسێ مانگ ئەو پێداویستیانە لەو خەستەخانەی لەو سەنتەرە بەکاربێنین. لە سەنتەری تالاسیمای هەولێر ڕۆژانە نزیکەی 50 کەس بە مەبەستی چارەسەر وەرگرتن ڕوو لەم سەنتەرە دەکەن و ئاماری نەخۆشی تالاسیما لە شاری هەولێریش سەروی 1050 کەسە. پێویستە لایەنی پەیوەندیدار ڕێکخراوەکان و حکوومەت هەموو پێکەوە هاوکار بن بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە و گەنجەکان لە زانکۆ و پەیمانگایەکان بە هۆشیاری بڵاوکەنەوە ئەوەی ئێمە لە سەرمان بێ وەکو کۆمەڵە کردومانە بەڵام کەمە لە ئاست ئەو ڕێژەیە نییە کە ئەو خەڵکە زۆرەی ئێمە سەرپەرشتی هەموو کوردستانی هەولێر بکەین 50,100 کەس لە ناو سەنتەری تالاسیمیا تۆمار کراوە و لە کۆمەڵەی تالاسیمیاش نزیکەی 800 توشبوومان هەیە. نەخۆشی تالاسیما نەخۆشیی درێژخایەنە و ڕۆژانە پێویستیان بە چارەسەری پزیشکیە کە سەرەکی ترینیان دەرزی ئێکسجەیت و دیسفرال و کلڤەرە کە بەشێک لەم چارەسەرانە لە سەنتەرە حکوومیەکان بەشی تەواوی نەخۆشەکان ناکات هەر بۆیە داوا دەکرێت هاوشێوەی ئەم ڕێکخراوە خێرخوازیەکان و چالاکان هاوکاری سەنتەرەکانی تالاسیما بکەن. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.